بەشێک لە کاسبکارانی قەزای چەمچەماڵ بۆ جاری دووەم بەهۆی دابینکردن و کەمی غاز لە بەردەم قایمقامێتی قەزاکە گرتبوونەوە دەڵێن ئەو بڕە غازەی بۆمان دابین کراوە بەشیان ناکات و داوای دڵنیایی لە دابینکردنی غازی پێویست دەکەن بۆ ئەوی کارەکانیان نەوەستێ و دوکانەکانیان دانەخەن. کۆبوونەتەوە لێرەنا نانەوەخانەیە و لەفەخانەیە هەمووی لەبەر بێ غازی کۆبوونێت کاکە غاز نییە. من لە دوای جەژنەوە تا ئێستا دوو غازم وەرگردووە دوو غاز چۆن ئیشی لە فەخانەیە دوو غازە چێتەڕێ ئەوە من دوو غاز ئەوە فڕنانە چی بکەن کاکە لەبەر بێ غازی کابرا لەکوێی بوو هەموو ڕۆژێ 35,000 بداتە غاز من ئەو گشتی کرێ دوکانێکی زۆری لەسەرە عەشیا هەمووی گران بووە غاز نییە غاز دەست ناکەوە جەنابی قایمقام شەوڵێمە 200 بتڵمان دابین کرد 200 300 ئیش بە 200 300 بتڵ ناچێتە ڕێو کاکە گیان ئەوە ئیمڕۆمان دەبر کرد ئەی بەیانی ئەی دوو بەیانی ئەی هەفتەیەتر ئەی مانگە تر چی بکەین کاکە وەڵای ئێمە وەک نانەوەکان هاتوین بێرە غازمانێ لەبەر بێ غازی نانەوەکانمان داخستووە هاتوینە داوا لە قایمقامێت و بەرپرسانەکەین بەشکەم چارەسەری غازمان بۆ بکەن ئێمە ڕۆژانە نانەوە هەیە دوو غاز هەیە بۆ 5 غاز سەرفەکە لەکوێ توانێت سەرە بگرێت و بزێیشیشکە ئەوە ناکرێت معقوڵش نییە لە شوێنێکی وەک چەمچەماڵ غازی کۆرومەر بەشی هەموو کوردستانەکە لە چەمچەماڵ غاز نەبێ هەر زۆرش عیبەی بۆم دەسەڵاتە. کاسبکاران نیگەرانن لەوەی ئەو بڕە غازی دێتە چەمچەماڵ بەشی ئەمان ناکات و دەڵێن بۆ خۆیان هەیە و بۆ ئێمە نییە. طبعا هەمووی کاسبکار و هەمووی ئەوەیە کاسبکار لە فەفرۆش و نانەوە خانە و ئەوەیە ئێمە یعنی کەسوکاری شەید و ئەنفال و یعنی ئەمە دووەم جارمان لە بانیز و شەولێری داواکاریەکەمانەوە ئێمە غازمان نییە یعنی سێرەکەی بۆ خۆیان بۆ هەیە بۆ خۆیان من چوون بتڵ پڕکەم لە پشتەوە بۆ خۆیان جامە بۆ دایرەکان خۆمان یعنی چی لە وەڵامی داواکاری کاسبکاراندا قایمقامی چەمچەماڵ دەڵێت لە هەوڵداین لە ڕێ بریکارانی غازەوە کێشەی کاسبکاران چارەسەر بکەین و بەڵێن دەدەین لە ماوەی هەفتەیەکدا کێشەی غاز لە قەزاکە نامێنێت. سەبارەت بە کێشەی نانەوە خانەکان و لە فەفرۆشەکان کە داواکار بوون کە حسەی غازیان بۆ دابین بکرێ ئێمە ئەمڕۆ لەگەڵیان کۆبووینەوە پێشتریش بەڵێنمان پێدابوون کە کێشەکانیان بۆ چارەسەرکەین بەڵام خۆتان نەزانن گرفتی غاز گرفتێکە کە هەموو هەرێمی کوردستانی گرتوێتەوە بەڵام خۆشبەختانە ئێستا داناغاز کۆرمۆرگ دەستی گرۆتەوە بە ئیش و حسەی باش ئینتاجەکە تەوەقع ماوەیە ئیشەڵا لە هەفتەی ئایندەیە هەرغاز بە تەواوەتی ئاسایی بێتەوە ئەو کێشەیەش نەمێنێ ئێمە ئەمڕۆ لەگەڵان دانیشتین بەڵێنمان پێدان کە ڕۆژانە ئەم سێ چوار ڕۆژەی کە حەسەی غازمان بۆ دێ غازیان بۆ داوی بکەین لە ڕێگەی وەکیلەکانیانەوە بۆ ئەوەی ڕۆژانە غازیان بەدەست بگا بەبێ کێشە و بەبێ هیچ مشکلەیەک وە ئیشی خۆیان بکەن چونکە ئیشکردنی ئەوانیش بەڕاستی ڕەتی بە هاوڵاتیانەوە هەیە وەکو نانەوەخانەکان بە تایبەتی پێ خەڵکی ئێستا هەمووی نانەکڕێ کە ئەوان ئیشش بوەستێنن گرفتێک بۆ هاوڵاتیانی دروست دەبێ. چەمچەماڵ سەرچاوی غازی هەموو کوردستانە و ژێر خاکەکەی پڕە لە غاز کە کۆمپانیای داناغاز بەرهەمێنانی تێدا دەکات کەچی هاوڵاتیان و کاسبکاران ڕۆژەکان لەسەری غازوەرگرتندا بەڕێ دەکەن بەرپرسانی هەرێم ئامادەنین لەو ماوە کورتەی ئاگربەزدا کە دەرفەتێکی گرنگە پێداویستی هاوڵاتیان بە غاز پڕ بکەنەوە و زیاتر لە خەمی فرۆشتنی دان بە بازرگانی. ڕێبن محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.